ئازیزان کورسات مەگەزین بەردەوامە وەکو ئاماژەمان پێەیە پێش ناوبڕاکە وتمان تەوەری ستۆدیۆمانە بێت باسێک لە داباشکردنی خەڵاتەکانی داناڕەوفەکەین کە ساڵانە دابەشەکرێت ئەم خەڵاتەش بێگومان بۆ نووسینی باشترین دەقی شانۆییە هەر کەسێک توانی باشترین دەقی شانۆیی بنووسێت ئەتوانێت بەشداری بکات لە نێو ئەم مەراسیمەدا و خەڵاتێک بباتەوە بێگومان ئەمانیش چەند مەرجێکی خۆیان هەیە و کەسانی کە ئەبێ بەشدار بن لەژێر چەند مەرجەکە بێت بۆ نمونە نابێت ئەو کەسی کە دەقە شانۆی ئەنووسێت کەمتر لە 4 پەڕەی ئەیفۆر بنووسێت هەروەها چەندین مەرجی دیکەیان هەیە بێگومانەوە کەسانی کە حەزەکەن بەشدار بکەن ئەتوان مەرجەکان بخوێننەوە. چەند ڕۆژێک لەمەو پێش دابشکردنی خەڵاتەکانی داناڕەوف بەڕێوەچوو و براوەکەش دیاری کرا براوەکەش وەکو وتمان لە نێو سۆدی کورسات مەگەزینم ئێوارەیە لەگەڵمانایە کە ئەویش بەڕێز ئیدریس قادرە کە توانی ئەو خەڵاتە بەرێتەوە بە سوپاسەوە ئێوارە لە کورسات مەگەزین لەگەڵمانە کاگی دریس پیرۆزە کاگی دریس من یەکەم شت حەز ئەەکەم بزانم ئەم دەقە شانۆییە چی بووە توانین لە نێو ئەم هەموو دەقە شانۆیی دیکە سەرکەوتن بەدەستێنە باس لە چیەکە؟ وەڵاهی ئەڵبەت ئەم دەقە جێگای ئەوە بووە تاوان ببێ بە براوە حەزەکەم شتێک ڕاستکەمەوە ئەوەیە کە دەقەکە مەرجەکە ئەوە بوو کە ئەبێت لە 30 لاپەڕە کەمتر نەبێت 30 لاپەڕەی ئەیفۆن من چیرۆکی بڵین دەقە شانۆیەکەم زیاتریش ڕۆژ لەوە ینی تقریبان 34 لاپەڕەی ئەیفۆن ڕۆشت دەقێکی فراوانی حوت پەردەییە و پێم وایە هەموو ئەو مەرجانەی کە پێویست بوو هەبوو و ئەم دەقە لەلایەن کۆمەڵێ لیژنەی دادوەری زۆر بەڕێز و زۆر ئەکادیمی لە بواری شانۆ هەڵسەنگێنراوە و بەپێی ئەوەی کە کاکدانا خۆی ئەڵێ ئەمساڵ زۆرترین دەقیان بڕۆشتووە و کە من بووم بە براوە بۆ ئیمساڵ ئەلبەت شایانی ئەوە بووە کە بێتە برەوە دووبارە پیرۆزبای لێ بژی سوپاسە کاکی دریس هەڵگرتنی گانوەرگرتنی خەڵاتێک کە هەڵگری ناوی هونەرمەندێکی مەزنی وەک داناڕەوفە چمانایەکی هەیە بۆ بەڕێزت؟ زۆر ڕاستی زۆر مانایەکی گەورەی هەیە بۆ من و من هەر لەوێش لە کاتی پێدانی خەڵاتەکە ئەوەم وت کە ئەمەم ئەتوانم بڵێم شانازیەکی گەورەیە بۆ من کە کەسێکی وەکو داناڕەوف خەڵات ئەیە بە من کەسێکی وەکو ئەو لیژنە دادوەرە بەڕێزە کە هەمووی لە ئاسیشی زۆر بەرزایە تاوان خۆشحاڵێکی زۆر بوو بۆ من بەڕاستی تا چەند بە پێویستی بینیت زۆر گرنگە تاوان گرنگی دەقی شانۆ ئەلبەت کاکدانا و ئەو هاوڕێیانە لە خۆیانەوە بیریانەوە نەکردوێتەوە کە بێن پێشبڕکێکی وا دروستکەن ئەلبەت لە هەژاری دەقی شانۆنامەی کوردیە لە کتێبخانەی کوردیە من نایشارمەوە مانگی 3 هاتمەوە ڕەهەند گەڕام زۆربەی کتێبخانەکانی ئێرە گەڕام زۆر مەحدود بوو دەقی شانۆیی بە تایبەت دەقی خۆماڵی هەر زۆر کەمە لەبەرەوەی ئەم پێشبڕکێیە وا ئەکات لە ساڵانی ئایندەدا ئیتر ئێمەش بڵێن کاکە ئێمەش دەقی شانۆیمانەیە ڕاستی ئێمەش وەکو شعر چۆن بەرفراوانە هەیە وەکو ژانرەکانی تر چۆن هەیە ئێمەش ئەم ژانرە ئیتر بەرەو پێشەچێت بێگومان نووسینی دەقی شانۆیی ئاسان نییە چەندێکە کات پێویست بۆ نووسینی ئەم دەقە شانۆیی کە بۆ براوی خەڵاتی داناڕەوف ڕاستە تاوان زۆر ڕاستە زۆر ناڕەحەتە لەبەرەوەی تەکنیک تو ئەبێت لە ڕووی تەکنیکۆ لە ڕووی سینۆگرافیاوە لە ڕووی حیوار دروستکردنەوە ینی دەیان ئاڵۆزیتە دەقی شانۆیی من ئەتوانم بڵین لە مانگی دەوە دەی 2024 دەسم کرد بە داڕشتنی دەقەکە هەتا مانگی یەک ئەتوانم بڵێم 4 مانگی خایان تا ئەم دەقە هاتە بوون و کامل بوو و ناردم بۆ فیستیڤاڵ باش زانیاری زۆرمان ناوێت زۆر مەچۆ وردەکاری شانۆنامەکەەوە بەڵام ماڵێکی شێوە و باز لە چیەکە؟ وەڵاهی تەمەەن ماڵێکی شێوە ئێمە ئەزانین ئێمە دەقەکە باس لە کۆشیەکە کات بەڵام سیمبولیکە ینی ئەتوانین لە ڕووی ڕەمزیوە بەڵێم باس لە نیشتیمانی خۆمانەکە ئەم نیشتمانی کە شێواوە من حەزەکەم بە حیوارێک لە یەکێک لە کارکتەرەکان نووسیمە حەزەکەم بیخوێنمەوە ڕێک ناوەڕۆکی ئەم شانۆنامەیە دەرەخات تەمان سوورخاڵ یەکێکە لە کارکتەرەکان کە باخەوانی کۆشکە
ئەمە قسەکانێتی تەمان ئەڵێت مرۆڤی عاشق وابەستە ئەم ژیانە نییە و ئەوان بەرزتر لێرە دەژین ڕق و حەسوودی و چاوچنۆکی بۆ ئەوانەیە کە نزمتر لە عاشقەکان دەژین ئەوانەی جەنگ هەڵدەگیرسێن کاولکاری دەکەن دەسەڵات و هێز و پارە دڵیانی ژەنگاوی کردووە ناتوان ئۆقرە بگرن ناتوان ژیانێکی ئارام و ئازادیان هەبێ ئەوە نمونەی مرۆڤی ئەم سەردەمەیە مرۆڤێک بێ ئۆقرەیە کچی من ئێمە لە سەردەمی تاریکیە دەژین هەرچەندە ماڵەکان کۆشک و تەلارەکان چراخان بن بەڵام ئەگەر لە ناوە دڵێکی میهرەبانت و ڕۆحێکی ئارامت نەبێت ئەوە دنیاشی تۆ بێت هەر تاریک و شەوەزەنگە خۆش بێت کاگی ڕێز هیچ دەقێکی شانۆیت نووسیوە بۆ سەرتەختی شانۆ بەڵێ 2016 دەقێکم نووسی بە ناوی کێ جەلات بوو نردم بۆ تیپی شانۆی نالی لە شاری سیسایق خۆشم خەڵکی سیسایقم و ئەندامی فەخری ئەو تیپەش بووم هەر لە سەرەتای دروستکردنیەوە نردمەوە بەڕێز مامۆستا یاسین سعید کە بینی پێی جوان بوو و ئەوان کردیان نمایشیان کردو و دەقێکی زۆر سەرکەوت و جوان دەرچوو هەر بژیت تایبەتمەندی شانۆنامەیەکی باش چییە؟ وەڵاهی هەبێت زۆر شتە ڕاستی ینی من ئەمە وەکو تەجروبەیەکی زۆر گەورە بوو بۆ من کە بەردەوامی من تاکو ئەم کتێبەم نووسی ینی نایشارمەوە بۆ ئەوی فێری بەتەواوەتی تەکنیک بم بۆ ئەوی فێری بەتەواوەتی داڕشتنی سینۆگرافیا بم بەلایکەمەوە ئەتوانم بڵم 15 دقم خوێندوتەوە سێ چوارێکی خۆماڵیم خوێندوتەوە لەگەڵ بەلایکەمەوە 10 دقی بەیانیشم خوێندوتەوە اینجا ئەمە هاتە بەرهەم ئەجینا ئەوە هەر بە ئاوا بە ئەسانی نانووسی ڕاستی باشە کاگی ریز خۆت ویست بەشداری خەڵاتی داناڕەوە بکەی یانیش ئەوەتە لەلایەنێکی دیکۆ زەختیان لەکرێت وتیانەوە بەشدار جوانە قسەی جوانە لە ڕاستیان من هیچ بیرم لەوە نەکردو من ئەم دقە بنێرم بۆ هیچ فیسپال ئەکەر بیریشم لە فیسپال نەکردبووە یا هیچ پێشبڕچیەک ڕاستی تەنها مامۆستا یاسین سعید ئەیڵێمەوە دیسانەوە ئەو بە منی وتی ئەگەر بتوانین دقێکمان بۆ منێریت ئێمە ئیشی لەسەرەکەین کە ئەوەی وتی تر بوو بە پاڵنەرێک بۆ من تام دقە هاتە بوون کە بۆم نارد ڕاستی ئەوتی ئەم دقە یەکسە بینێرە بۆ پێشبڕکێ هانێکی زۆر چاکی ئەم دواتر من ئەمزانی لە شوێنێک تر ئەمزانی کە پێشبڕکێ هەیە بە ناوی پێشبڕکەی دانا ڕەوفەوە ئیترۆ بوو لەو ئەساسەوە نار هەمیشە سەرکەوتو بیت مامۆستا کێشەی بەردەم شانۆ لە ئێستاە چییە کێشەیەکی دیاریکراوە یا چەند کێشەیەکە و ئەکرێ بڵین شانۆنامەشێکێکە لە کێشەکان طبعا وڵای کێشە زۆر زۆرە ڕاستی ینی ئەتوانم بڵێم هەر ئەمە هیچ باسیەمان کرد کە دەقی شانۆیمان زۆر کەمە وەکو خۆماڵیە گەینە خۆ دەقی شانۆی بیانی هەیە بەس دەقی شانۆی خۆماڵی گرنگی لەوایە تۆ باس لە خۆتەکەی ینی ئەم شانۆ باز لە خۆمانەکەین ئەی بازە لە نیشتمانەکەین هیچی بەدەر نییە لە دەرەوە هیچ منێناوە بیخەمەنە ئەم شانە ئەوە گرنگتر نییە زۆر گرنگ تۆ بێ باز لە خۆتکەی بەڕاستی تۆ شانۆ بۆ نییە تۆ بیت شانۆیەکی ئابەسی پێشکەشکەیت و خەڵکە هیچ تێنەگا باسی چیەکەی دەبێت تۆ شتێک بڵیت بەڕاستی پەیامی تیابێ ئەم شانۆ پڕە لەت پەیام ئەبێ پەیامت هەبێ بۆ خەڵک بەڕاستی بەڵام نازانم بەڵام هۆکار زۆرە کە شانۆ پاشەکشەیەکە پێم وایە سینەمایەکێک بێت لەو شتانە بۆ نمونە هەرچەند ئێمە سینەمای کوردیشمان هەر زۆر ئەوە نییە بەڵام تۆ لە چاو ساڵانی کۆنا بەڕاستی من جاران لە سلێمانیا لەوانەیە لە ڕۆژێکا چەندین نمایشەکرا ئێستا لە ساڵەکە تۆ سێ چوار نمایشە بینیت یعنی هیوادارم ئەم ژانرە گەورەیە کە شانۆنامەیە کە شانۆیە دیسانەوە بگەڕێتەوە دیسانە ڕۆحی بەراکرێتەوە ئێمەش هیواداریم بێگومان کاگی دریس با بڵێن خەڵاتی داناڕەوف یاخود هاوشێوەی داناڕەوف تاوەکو چەنە گرنگە بۆ ئێوەی شانۆنامە نووسان کە بوونی هەبێت وەکو وتم یەکێک لە هەرە گرنگەکانی ئەوەیە کە تۆ خەڵکێک زیینو ئەەکەیتەوە کە توانای نووسینی هەیە هەندانێک نابێت بۆ ئێوە بەڵێ چۆن ئیسا منی زیین و کردوەوە لەو بوارەوە ئەتوانم تر بڵێم لە مەولالوانێت دەستکەم بە دەقی شانۆنامەی بەس پێشتر هیچ هۆکار و پاڵنەرێکم نەبوو بەس کە تۆ هۆکار و پاڵنەری هەبێ دەست پێەکەیت کە تواناکەت هەبێ یەتە بوون شانۆکە لەبەرەوەی ئەو پێشبڕکێیە زۆر زۆر گرنگکە هەبێ و بەردەوا و هیوادارم ئەم پیاوە بەڕێزە کە داناڕەوفە و لە
سەرچاوەکانی خۆیەوە شتەکان بەرهەمێنێ هیوادارم حکومت بەڕاستی ینی ئەم حکوومەتێکی چیەکە کە ئەو ڕێکباتوە لەو جۆرە ئینسانە گەورە و بەنرخانە بیانێنێتەوە پێشەوە بۆی کە نەکم من دەیان گەنجی تر هەیە لاانێ من ئیتر وردەوەدە لە گەنجیشان نەما بێتم بەڵام خەڵکی تر هەیە گەنجە توانای هەیە بەڵێ توانای هەیە توانی بێنیتە پێشۆیشی لەسەرکەیت نەک دەقی شانۆی شتی تریشی لەگەڵ بکە ینی ئەمە دەیان گەنجی بەهێز و بەتوانامان هەیە لە وڵاتە ئەبێ ئیشیان نەسەرکرێ. کاگی دریز جاخۆر لە جەرەی وڵات ئەژێ بە نیازی ماڵێکی شێوە وەرجێری بۆ زمانێکی دیکە بۆ زمانی ئینگلیزی بە دیاخود هەر زمانێکی دیکە بێت وەڵاهی ئەوە خەونێکی گەورەیە و هیوادارم کاریشی لەسەرکەم ئێمە هیوادارین. کاگە دریس پلانت چییە؟ خەڵاتی یەکەمی دانا ڕەوفت بەدەستهێنا باشە پلانت چییە بۆ نووسینی دەقێکی تر و کارەکەی بۆ ئەوەی کە دەقێکی شانۆی بنووسیت کە بچێتە سەر تەختەیەکی شانۆی جیهانی؟ وەڵاهی ئەوە ئەکەوێت سەر ڕۆژگار ڕاستی من پێم وایە جارێ هەر شتێک بنووسی کە تۆ زانیت فیدباکێکی باشت تێوە سەرکەوتوی تایە حاڵەتێکی دەروێشیت لا دروستەکە لە ڕاستیە تا ماوەیەکم مەستە بیت ئەو حقەتە لاانێت تا ماوەیەک من بۆسم بەڵام دڵنیام دەست پێەکەمەوە شتی باشتریش هەمیشە سەرکەوتوو بیت دووبارە پیرۆز بای ئەم کتێبەش مێنەوە پێشکەش بێ سپاسەکەین دەست خۆش بە کاگەدری زۆر خۆشحاڵ بووین دووبارە پیرۆزبایی دەکەین هەمیشە سەرکەوتوو بیت.